هەر کاتێک لە هەر چوار پارچە کوردستان پێویستیان بە نەژاد بێ ئامادەم. سڵاوی لێ بێ دۆخێک هاتۆتە پێشەوە تایبەت بە پاڵپشتی کوردانی ڕۆژاوە. ئێوە لە ناوەندەکانی خوێندن چۆن وا لە قوتابیانەکەن کە خۆشەویستیان بۆ نیشتیمانە بێ. سپاس بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن دوای ئەوەی کە ئاگادارماکردنەوە ئەمڕۆ 20 دقەی یەکەمی دەوامیان تەرخان بکەن بۆ هاوسۆزی و هاوخەمی کوردانی ڕۆژاوە و شەرەڤانان. ئێمە لێرەوە توانین پێیان بڵین ئەگەر ئەوان شەرەڤانێکی کچمان هەڵدەنە خوارەوە ئەوە هەمووی کچی ئێمن و وەکو شەرەڤان پشتیوانی ئەو بەڕێزانە دەکەن لە ڕۆژاوا کە خوشکبرایانی ئێمن. بۆیە دەمانەوێت لێرەوە بە هەموو جیانی بڵێن کورد بە ترساندن و تۆقااندن زیاتر هەستینەتەواتی قوڵ دەبێتەوە زیاتر دەبێت. بۆیە کوشتن و بڕین و دابڕینی کوردستان لە ڕووی خاکەوە و کوشتنی خوشکبراکانمان ئێمە سار ناکاتەوە لە دڵسۆزیمان بۆ خاک و نیشتیمانمان، ئێمە سار ناکاتەوە لە پشتیوانیمان بۆ هەموو برا پێشمەرگەکان و بۆ هەموو شەرەڤانان. تۆ وەکو خۆت وەکو بەڕێبەری گشتی پەروەردەنە وەکو نەشاد عەبدوڵڵا ئامادەی بچیتە ڕۆژئاوا و پاڵپشتی لە کوردای ڕۆژاوا بکەی؟ هەر کاتێک لە هەر چوار پارچە کوردستان پێویستیان بە نەژاد بێ ئامادەم و بە ئێساشەوە ئیش و کارەکە ئاجارەکان ڕێگەمان پێ بدە ئامادەم بچمەوێ لەگەڵ شەرەڤانە وەکو ئەوان ئێمەش بە هەمان شێوە خەبات لە خەبات بکەین بۆ کورد و کوردستان و بۆ خاکەکەمان و پشتیوانانی برایانمان بین. هەرچی ماوەسا پیرۆزە بەڵام تا ئێستا هیچ داواکاری ئیجازە بۆ هاتووە مۆڵەتە بۆ هاتووە کە بچن بە ڕۆژاوە؟ تا ئێستا وەکو بە فەرمی بۆم نەهاتووە و ئەو بابەتەش تا ئێستا لەناو پەروەردەیە باز نەکراوە. بەڵام ئەگەر پێویستکە ئێمە 43,000 مامۆستامان هەیە دڵنیام بە فەرمانبەرەوە دڵنیام ئەم 43,000 کەسە هەمووی ئامادەیەتی هەبێ بڕا بۆ هەر پارچێکی کوردستان کە پێویستی پێ بێت. مامۆستا ئەگەر هەبێت و مۆڵەتی نەکردبێ و ڕۆیشت بێ گرفتی بۆ دروست نابێ؟ ئێمە لەو حاڵەتانەمان بۆ نهاتووە، لەو حاڵەتانەمان بۆ نهاتووە. بۆتان نەهاتووە. مامۆستا تایبەت بە پەروەردەی چەمچەماڵ کە دوو قوتابخانە ناتوانی کە لە کاتی خۆیان داگیرنەوە کار بکەن ئەمان کەی بەنیاز داگیرنەوە بکەن؟ بەداخەوە لە بەرواری نوێی 12 و کارەساتە گەورەی بەسەر شارچکەی چەمچەماڵ هات و پەروەردەی چەمچەماڵیش بێ زیان نەبوو لە ڕووی بیناسازیەوە 11 بینایان زیانی بەرکەوت بوو. بەدەستخۆشیەوە وەزارەتی پەروەردە بڕێک پارەی تەخسیس کرد بۆ نۆژەنکردنەوەی بیناکانیان و هەندێکش لە ڕێکخراوەکان ئامادەیان نیشاندا بۆ نۆژەنکردنەوەی چەند قوتابخانەیەک و هەندێک لە خێرخوازان و کۆمیسیۆنی نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت بە هەمان شێوە زۆر بە دڵسۆزانە لەگەڵمان لەسەر خەتن بۆ هەموو ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە لەناو ناوەندەکانی خوێندن پێویستە و دەستخۆشیان لێ دەکەین و دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەین و خودی جەنابی وەزیر بەردەوام لەسەر خەت بوو لەگەڵمانە. بۆیە لە ئێستادا دوی تاخیرنەوە ماوە لە پەروەردەی چەمچەماڵ. خۆتان دەزانن تاخیرنەوەکانمان دواخست بۆ یانسەیە کە تاخیرنەوەی کۆتایی وەرزی یەکەم بوو و ئێستا ئەمڕۆ تاخیرنەوەیەکی دیکە دەکەن، ڕۆژی شەمەش تاخیرنەوەیەکی دیکە دەکەن، پاشان لە دوای ئەوە ڕۆژی یەکشەمە دەست دەکەنەوە بە خوێندنی وەرزی دووەم و هەموو ئەو بابەتانش کە لە وەرزی یەکەم نەخوێنراوە بە هەمان شێوە لە وەرزی دووەم دەخوێنرێت. ئەمە چێگەێنێ لای تۆ ئەماڵایە؟ ئەوە ڕەمزینەتەوەمە، ئەتوانم بڵێم شەهیدم بۆی داوە لە ژێرم ئاڵایە و بۆ خۆم پێشمەرگایەتیم کردووە بۆ پاراستنی ئاڵا و بۆ پارێزگاریکردن لە خاگەکەم. بەو پەڕی شانازیەوە ئێستا 2 برام ئەفسەرن لە ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پارێزگاریکردن لەم ئاڵایە.